سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لە بەردەم مۆنومنتی هەڵەبجەدام 37 ساڵ تێدەپەڕێت بەسەر کیمیابارانی شاری هەڵەبجەدا لە ساڵی 1970 ئەم شارە کیمیاباران کرا 5,000 هاوڵاتی بێتاوان شەهید کران. ئەمڕۆ هەوڵ دەدەم لەگەڵ کەسوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەدا گفتوگۆ بکەم. مامۆستا حکمت هەڵەبجەیی وەکو کەسایەتێک کە زیاترین قوربانی لەم شارەدا داوە پێم خۆشە باس لەو کارە ساتە بکەم کە لە ڕابردوودا لەم شارەدا ڕوویداوە. ئوستازی بەڕێست، سپاس بۆ بەڕێستان کە لەم بەرنامەدا لەگەڵمانن و من بەداخم کە لەم یادە کارەسات و مەرگەسات و هەرچۆنە بڵێ خەماویانەدا جەنابتان بەسەر دەکەینەوە. من هیوام دەخواست لە یادێکی خۆشتر و لە کاتێکی باشتردا لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەین، بەڵام تەوقیتی هەڵەبجە زۆرجار لە 16 سێدا بە یەکترمان شا دەکاتەوە کە 16 سێ بۆ هەمومان خەمێکە و تەمێکە ناسرێتەوە و لە مێژوشدا دیاری کراوە. 16 سێ لای جەنابتان چی دەڵێت؟ سپاس بۆ بەڕێستان پرسە و سەرخۆشی ئاراستەی تەواوی خانەوادەی شەیدانی کیمیابارانی هەڵەبجەکەم و هیوای چاکبوونەوە بۆ برینارانی چەکی کیمیاوی خوازم. 16 سێ ئەو تاوانەیە کە بە درێژایی مێژوو تاوانی وە هاوشێوەی تاوانەکانی هێرۆشیما و ناکازاکی و کۆمەڵ کوژیەکانە، بۆیە تاوانی 16 سێ ئەو ڕۆژەیە کە 5,000 شەهیدی کیمیابارانی تیا شەهید بوو کە هەمووشان خەڵکی سڤیلی شاری هەڵەبجە بوون و خانەوادەکەی منیژیکێکە لەو خانەوادانەی کە خاوەنی دەشەهیدی تاوانی کیمیابارانی هەڵەبجەم کە پێگاتوە لە دایک و باوکو و خوشک و براکانم و 16 سێ 88 ئەو ڕۆژە بوو کە ئەم شارە بە یەکجاری چۆڵ کرا کە خەڵک ئاوارەی وڵاتی ئێران بوو و دەیان هەزار برینار کە تاوانەکە دەیان هەزار بریناری لێکەوتەوە و شارەکە بە یەکجاری خامۆش کرا کە ماوەی چەند ساڵێک ئەم شارە کەسیتیانە ئەژیا و ئاسەواری کیمیاویش تا ئێستاش پێوە دیارە. باشە، بریندارەکان هیچ چارەسەرێکیان بۆ کراوە؟ بێگومان بریناری کیمیابارانی هەڵەبجە چارەسەری بۆ کراوە، بەڵام لە ئاست گەورەی تاوانەکانیە. ئێمە ئەگەر بێت و سەیریکەین تاوانی کیمیابارانی هەڵەبجە کە دەیان هەزار بریناری لێکەوتەوە کە ئێستا ئێمە لە هزار نزیکەی 500 بریناری سەختی تاوانی کیمیابارانی لە ناوشاری هەڵەبجە هەیە و لەلایەن حکوومەتۆ چارەسەری بۆ کرێ، بەڵام مەوادی کیمیایی خۆتان نەزان کە بە مەوادێکە بە چەکێک لێمان درراوە کە ئاسەوارەکانی تا ئێستا بەردەوامە و برینارەکان ئێستا شەر بەو ئازارەوە ئەتلێنەوە چارەسەرەکانیان وەکو پێویست نییە و تاوانەکەونە گەورەیە. باشە، لەو کاتەی کیمیابارانی هەڵەبجەدا جەنابتان لەکوێ بوون؟ ساڵی 1970 من ئەگەڕێمەوە بۆ ساڵی 1970 لاوێکی گەنج بووم، تقریبان مناڵێ بووم، بڵێم لاوێ بووم، مناڵێ بووم، تەمەنم 16 ساڵێکە بوو بۆ 7 ساڵێکە بوو. لە ڕێخستنەکانی حیزبیدا ناو شاری هەڵەبجە کارمە کرد و ساڵی 1970 لە ڕێپێوانێکی مەزنی شاری هەڵەبجە کە بە ڕێپێوانی گەڕێکی کانیاشخان ناو ئەبرێت کە خەڵکەکە دەوای ماف و ئازادی خۆیان کرد کە مافێکی سەرەتایی بوو، خەڵک بە چووە بەر سەرجادە و دەوای مافەکانی خۆیانیان کرد. ئەویش لە هینی ئەوەی کە لادەکانیان حکوومەتی بەعس بە دڕندەی لادەکانی چۆڵ کرد، هەمووی هێنایە ناو ئۆردوگاکان و هێنان ناو شار لەسەر ئەو هینە پرسە خەڵکی هەڵەبجە و لە گەڕێکی کانی عاشقان و کڵپەی ڕێپێوان دەستی پێکرد و ئەو بوو سەرتاسەری شاری هەڵەبجەی گرتەوە و شاری خورماڵ و سەیسایقی گرتەوە. ئەو کاتە منیش لاوێکم لە ڕێخستنەکانە ئیشمە کردووە، تەنزیم بووین کە لەو ڕێپێوانە بەشدار بووین. دوای ئەوەی لەلایەن حیزبی بەعس و ئێمە زانراکە ئێمە لە ڕێپێوانە بەشدار بووین، کۆمەڵێک گەنج بووین. ئێمە ئەو وەختە پەیوەندیمان کرد بە ڕێخستنەکانی حیزبی شوعیۆ، پەیوەندیمان کرد بە هێزی عسکەری حیزبی شوعیۆ. تقریبا مەزەنە ئەو کاتە نزیکەی 30 گەنجی شاری هەڵەبجە بووین کە هەمومان چوینە دەرەوە بۆ پێشمەرگایەتی و پەیوەندیمان بە حیزبی شوعیۆ کرد و ئەو سەردەما
بەردەوام ئێمە لە خەباتی چەکداریا بوون و لە کاری حیزبیا بوون بەردەوام لە سەردەمی ساڵی 1970 ئێمە مقڕمان لە شیوی قازی بوو لە قەرەداغ ئەو سەردەمە من هیچ ئاگایەکم لەوە نەبوو بە حکمەوەی مەقڕێکشمان هەبوو لە پشتی هەڵەبجە کە پێڵێن گوندی مۆردین لەوێ دوای ئەوە من چەند مانگی پێش تاوانەکە لە گوندی مۆردین بووم لە مقڕێ بووم بە ئیشێکی حیزبی خۆمان ڕۆشتین و بۆ منتیقەی قەرەداغ لە شیوی قازیش لەوێ مقڕمان هەبوو مقڕاتمان هەبوو لەوێ من لەوێ مامەوەی تر خەریکی سەرقاڵی ئیشی حیزبی و عسکەری خۆمان بووین لە شیوی قازی کاتێ تاوانەکەی کیمیابارانی هەڵەبجە ئەنجام درا ئێمە من لە مقڕی شیوی قازیا بووم هیچ ئاگادار نەبووم مەدانیان کە بزانم ئەو تاوانە کێ شەید بوو کێ شەید نەبووە چ خانەوادەیەک شەید بووە وەسیلەی گەیاندنیش نەبوو لەو کاتەدا وەسایلی گەیاندن بارودۆخەکەی زۆر ناڕەحەت بوو ئێمە ئەمانزانی شەڕێک لە ناوچەکە هەیە شەرێک لە ناوچەکە هەیە و هێرشتان بەوە کردبوو هەستمان کردبوو چونکە منطقەی قەرەداغ تیارە ئاهات بەسەریا هێزێکمان لە مۆردین بوو بە جیهازیان و شەڕ هەیە لە منتیقەکە و هێرش هەیە بۆ سەر هەڵەبجە بەس نەیانەزانی ئەوانیش لە مەقەڕاتەکانی خۆیانیان دەرچوو بوون هاتبوونەوە منتیقەی شارە زورۆ و دوای ئەوە ئیتیساڵمان پشڕا کە ئیتیساڵمان پشڕا ئێمە لە ڕێی من شخصی خۆم لە ڕێی ڕادیۆی تاران وەزانیم کە هەڵەبجە شەید کراوە لە ڕێی ڕادیۆی تاران من ئێمە لە مقڕا بووین ئەو کاتە لە مقڕی شیوی قازیا بووین هەواڵەکانمان مانزانی منتیقەکە منتیقەیەکی شەڕە بەڵام هەواڵەکانمان زانی کە ئێران ئەو بۆ ئێران ڕایگەیان ڕادیۆی تاران ڕایگەیان کە هەڵەبجە بە چکی کیمیاوی لێ دراوە 5,000 بەڵێ 5,000 شەید 5,000 شەیدی لێکەوتۆتەوە خەڵکەکەشی هەمووی ئاوارە بوو لەو کاتایتر ئەو بوو ڕاگەاندنەکانی حیزبەکان لە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی و لە حیزبەکانی ترۆ ڕایانگەیان کە هەڵەبجە کیمیاوی لێیا و خەڵکەکە 5,000 شەید بوو خەڵکەکە هەمووی ئاوارەی ئێران بووە ئەو کاتە من زانیم کە تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئەنجام درراوە بەڵام هیچ ئاگایەکەم لەوە نەبوو کە هیچ بێهەواڵ بووم لە خانەوادەکەم ئەو هێزەمان کە لە منتیقەی مۆردینۆ بوو کاتێک کە بە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ چۆنێ بوو گەڕایەوە بۆ منتیقەی قەرەداغ هەواڵی خانەوادە و خێزانەکانمان پرسی کێ شەید بۆ کێ شەید نەبووە بەداخەوە ئانیشتیان ئێمە تێپەڕێوین نازانین کێ شەید بۆ بەڵام ئێمە کاتێک کیمیاوی یاوێتی لە هەڵبجە ئێمە لە شارە زورا بووین نازانین کێ شەید بۆ بەڵام تاوانەکە زۆر گەورەیە تاوانێکی زۆر زۆر ئەنجام کیمیاوێکی زۆری دراوە لە ناو شاری هەڵبجەوە بە هەزاران شەهید هەیە ئەویان هەواڵی ئەویان زانی بوو لە شارە زۆرۆ بە لەگەڵ حیزبەکانی ترا کە بیست بوویان لیان نۆمانەکە بەجیاز قسەیان لە ناوشاری لەگەڵ حیزبەکەی لایەنەکانی خۆیانان کردبوو کە زانی بیان ئەو تاوان ئەنجام درراوە شەیدە زۆرە هەیە ئەو ماوەی ئێمە من هەر لە قەراغ مامەوە بوو سەر و بەسەر و سەر تاوانی ئەنفال هات بەڕوویە ئێمە چەند ڕۆژە لە قەراغ باشە ببوورە من بەسەرەوە داباتێ نەپەڕم کەی زانیت کە سوکارەکەت لە کیمیابارانەکەدا شەهید بوو ئێستا بوو باسەکە باش سەروبەندی دوای کیمیابارانی هەڵەبجە تاوانی ئەنفال هات ئێمە لە تاوانی ئەنفالە هەر ڕۆژی لە شاخێک هەر ڕۆژێک لە شوێنێک لەوێ ڕۆبەڕووی دوژمنی جاش و جێشە بووینەوە و سەردەما حکوومەتی عێراق بە هەموو هێزێکیەوە پەلەماری قەراخیا ئێمە لەو سەردەما لە شاخەکانی منتیقەی لە منتیقەی قەرەداخۆ لەوێ ڕۆبەڕووی حکوومەتی بەعسە بووینەوە بەهێزی تیارە و بە کیمیاوی لیان لەو شاخانە ئێمە کیمیاوی لیان لەو کاتە کیمیایی گەشتە لای ئێوەش بەڵێ کیمیاوی ئێمە لێوە بووین کە گوندی سێوسێنان کیمیاوی لیا لە نزیک گوندی دوکان بووین کە کیمیاوی لیا لە منتیقەی بەلەکجار و لەو سنوورا بووین ئێمە کیمیاویەکان هەمووی مەبەست لە قەراخە بەڵێ لە سنووری قەرەداغ ئێمە ڕوبەڕووی جاش و جێش و عسکەری ئەبووین و لەو سنوورا هەر ڕۆژی لە شوێنێک شەڕمانە کرد بەڵام هێزەکانی عێراق و حیزبی بازەوە ئەوە نەزۆر بوو نابەرامبەر بوو هێزەکانمان ئێمە قۆتێکی کەم بوون و ئەوان زۆر بوون بە هەموو شێوەیەک لە هەموو کون و قژبنێک و هێرشیانە کرد بە تیارە و بە پیادە و بە جاش و بە جێش و بە هین هێرشیانە کرد لەسەر قەراغ ئەو بوو ئێمە پاشەکشێمان کرد بۆ منتیقەی گەرمیان لە منتیقەی گەرمیانە هەر عینی شت
هێرشکرای سەر منتقەی گەرمیان ئێمە لەو سنوورە هەر دیفاعمان لە منتقەکانە کرد لە بەڕوبەڕووی هێرشەکان بۆ ڕوویان لە ئێوە دەکرد دەیانزانی ئێوە پارێزەری هێرشەکان هەر ئێمە نەبووین بڵێم ڕویان لە ئێمە کرد هێرشەکان خۆتانەزان حزبی باز بە مەبەستی داگیرکردنی ناوچەکە منتقەی قەرداغ منتقەیەکی ڕزگاکراو بوو منتقەی گەرمیان منتقەیەکی ڕزگاکراو بوو هەمووی لە دەستی پێشمەرگا بوو ئێمەش دیفاعمان لە منتقەکەیە کرد حد الإمكان بتوانین کە ڕێگریان پێ کەواتە بە خەیاڵی ئەوانەوە خەتەر بوون بۆ شوێنە ئێمە خەتەر بوون بۆ ئێمە پێشمەرگە بووینی تر پێشمەرگە و حیزبی باز دایما خۆتەزانێتتر ئەوان هێرشیانە کرد ئێمەژە ڕۆشن ڕێگریمان لێ کرد هاتنە پێشۆ منتیقەکە بگرن ئێمە چەندین لەو هێرشانە سەدان پێشمەرگەمان لێ شەید بوو و ئەبم بوورە با من لەوەدا تێپەڕەبم تەبەندینەوە سەرەوە قسەی جەنابتان ئەمەی کە باسی دەکەیت هێشتا تو بێ ئاگای لەوەی کە ئەو مدێ بێ ئاگام لە دواتر پێم بڵێت کاتێکزانیت من ئێمە هێزەکان هەموو هێزەکانی من منتیقەکە حکوومەتی باس ناوچەکەی داگیر کرد دوای ئەوە ئێمە ڕۆشتنە منتقەی دەشتی کۆی ئەو ناوە لەو نزیکانە بووین ئەو بوو منتقەی ئەنفالی ئەو منتقەیش دەستی پێکرد لەوێ حکوومەتی بازی هێرشی کردە سەر ئەو منتیقە بە گۆپتەپەی بە تیارە قەسەف کرد ینی من هەر لە سنوورەکان نبووم ڕاستی ینی کیمیاوی هەم لە منتیقەی قەرەداغ هەم لە منتیقەی گۆپتەپە لەو سنوورە ینی بە قدرەتی خوای گەورە من ڕزگارم بۆ لەو تاوانانە ینی لەو منتیقا ڕوبەڕووی شەڕ بوونەوە لەوێ مدەیەک ماینەوە بەڵام هێزەکان نابەرامبەر بوو لەوێش هەرچەند دیفاعمان لە منتیقەکە کرد بەڵام هێزەکان نابەرامبەر بوو بۆیە سنوورەکەمان جیێڵا ئەوەی ڕۆژ بەرەو حدودی ئێران ڕۆشت ئەوەشی گەڕایەوە ئێمە هێزەکانمان گەڕاینەوە بۆ دواوە لە کوێ هاتبووین گەڕاینەوە بۆ ئەوێ هاتینەوە بۆ منتیقەی قەرەداغ سەر لە نوێ هاتین و قەرەداغ چۆڵ و هۆڵ گینێکی ژیانێکی تیانە مابوو لادەکان هەموو چۆڵ کرابوو ئەنفال کرابوو منتیقەی گەرمیان هەموو چۆڵ کرابوو بۆیە لەو کاتانایتر ئێمە بەهێزی بچووک بچووک لە منتیقەکانماینەوە بە شێوەیەکی پارتیزانی لەو ناوە درێژەمان بەخار بەڵێ خەباتی پێشمەرگایەتە ئێمە ئەو مدێت ماینەوە من هیچ هەواڵێکم نەبوو لە خانەوادەکەم شەهید بووە باش هەرچەند لەو مدەی کە گەڕابووینەوە جیا ئیتیسال پێیابوو بوو لە سەرکردایەتیمانەوە پەیوەندیان کردبوو تویان خانەوە ئاگاتان لە حکمت بێ حکمت تووشی هیچ قەزەیە نەبێت ئاگاتان لێ بێ بە هەر خۆی ماوە لە خانەتەکە هەر خۆی خوشکێکی ماوە لە خانەوادەیەکە بە هین نەبێ ئەوان زانی بۆیان برادەرەکان چەند تێپەڕی بەسەر و کاتی ئەو مدەیە ئێمە تقریبا 8 مانگ تێپەڕی 8 مانگ دوای 8 مانگ مانگی شانزەی سێ تاوانەکە ڕوویە من مانگی نۆ زانی بخانەوادەکەم شەید بووە ئەویش چۆن بووم ئێمە لە منتیقەی قەرەداغ ڕێیەکمان بۆ کرایەوە دوای من لە مانگی نووە لە سنووری قۆپی قەرەداخۆ هاتینەوە بەرەو شارە زور و لە شارە زور و هاتینەوە گەشتینە سوورێن لە سوورێن زاوایەکمان هات بە شوێنمان لەوێ لە شاخی سوورێن کە منتیقەی حدودی کانی خەیاران و ئەو ناوە حدودی بڵێن عەرزی ئێرانیە لەوێ هاتن بە شوێنمان هێزەکانمان هەمووی هاتینەوە بۆ ئەوێ گەڕین و هەواڵی ماڵم پرسی وتیان ماڵتان باشە و هیچ کێشەی نیە و هیچیان پێنەوتم لەو کاتیان پێنەوتی ئەشان زانی ئەوان هاتبوون بە شوێن منە بۆ ئەوی کە بمبەنە و لەوێ ئێمە خۆمان لە ئۆردوگای سەریاز بووین ماڵی لە ئێران ڕۆژەڵات باڵێن بەڵێ لە ئۆردوگای سەریاز بوون خوشکەکەم لە ئۆردوگای سەریازم تا و کاتێش باوکم مابووە لە ئۆردوگای سەریاز بوو باوکم بە برینارێکی کیمیاوێکی زۆر لیا بوو یابووی لە چاو یابووی لە سیەکان لەکوێوە تێپەڕی بوون باوکتوان باوکمان هەر لە هەڵەبجەوە کاتێک کە شانزەی سێ ڕۆژ دەواازەکان لە سازان و ڕۆژ جا کاتێک کە هەواڵم پرسی وتم خانەوادەکەم لەکوێ و ئەمانە و ئیتر ئەو کوڕی زاوەمان مامۆستا حەمەد ساڵح هات بە شوێن ماو لەگەڵ چەند برادێکا بردمیانەوە بۆ ماڵی مامە نووری وتم بۆ ئەم گەڕێنەوە بۆ ماڵی مامە نووری بۆ نامگەنەوە بۆ نامبەنەوە بۆ لای باوکەم وتیان دوسێ ڕۆژ لای مامەد بە ئەنجاو گەڕێنەوە ئیتر هەر خۆم هەستم کرده بوو ئەمزانی شتی ڕوویاوە بەڵام نەمەزانی عین تاوانەکەونە گەورەیە من خانەوادەیەک بە یەکجار هەموو شهید بێتون یعنی ئەمزانی شهید هەیە ئەمزانی لە هەڵەبجا تاوانێکی گەورە کراوە بەڵام تەسەوری ئەوم نەکرد کە خانەوادی ئێمە بە یەکجاری ئەوە شهید بێ بردمیانم ماڵی مامە نووریم
هەواڵی ماڵم پرسی وتیان وتی لە سەریازن و ئەگەڕێن و دووسێ ڕۆشتن لای من بەو ئەڕۆینەوەیتر مامەم هات لەگەڵمان لە ڕێگا پێیوتم ئیتر وردە پێی وتم وتی ڕۆڵە تاوانێکی وا ڕوویا و هەر بەسەر توان نەهاتووە ئەم تاوانە بەسەر هەمووتمانە هاتووە و خۆڕاگر بە و ئەمانە وتم چی بۆ مامەوتی خۆتە چاڕۆی ئەیبینی ئەو بوو گەشتمە ئۆردوگای سەریاس سیرەکەم هەچی کە سوکارمە بە گریان و هاتم بەرە ڕوو هەمویان هاتن ئامۆژنێکم بیرم یە ئامۆژنێکم دەستی کردە منم بە گریان و یەکێک مناڵەکان و براو خوشکەکانمی پێوتم ئەو کاتە زانیم کە خانەوادەکەم شەید بووە ئەو کاتە زانیم تەنها لەو خانەوادەی دەنەفەریە بەس باوکم و خوشکەکەم ڕزگاری بووە باوکشم وەزعی بەو ناڕەحەتی و بەو کیمیاوی لێیا بوو ئەو کاتە دوای چەند مانگێک لە ئۆردوگا و دوای چەند مانگێکیش باوکشم وەفاتی کرد هەر بەو تاوانە دوایە وتم چۆن بووە تاوانەکە چۆن ماڵی ئێمە دەرنەچوە خەڵکە کۆمەڵە خەڵ ڕزگاریان بووە وتیان ئەو کاتە ئێمە ماڵمان لەگەڕکی جوولەکان بوو جوولەکانی ناوشاری هەڵەبجە خانوویەکی دوونۆهەمیمان هەبوو دوونۆهەمیەکە خەڵک لە شەڕی 8 ساڵی عێراق و ئێران پەنایانێنا بۆ ژێرخانەی ئێمە ژێرزەمینەکە پەنایانێنا خۆیان حەشارە خەڵکی گەڕەکە هەمووی ئاهاتە ئەو ژێرزەمینەی ئێمە تانەوەکانیش بوونی هەبوو ئەو ژێرزەمینان تام دواییش هەر مابووە خانەوادە ئێمەش لە ژێرزەمینەکە بوون لە کاتی کیمیاویەکە خەڵکەکە هاتبوون برایەکم جوانە مەرگی برام کاک عومەرم وتویان با ڕزگارمان بێت دەرچین بە ماڵی وتبوو وتبوویان دایکم خوافیکاوتوی مەرگم لەگەڵ مەرگی ئەو خەڵکایە خەڵک پەنای بۆ من هاهێناوە من چۆن ئەوێ ئیسامنە ماڵەکە چۆڵکەم و خەڵکە لە ماڵۆ دانیشن هەر لە عرف و عادەتی کوردەواری شامە شتێکە بێ ئیتر بە بۆنی خەڵکەکەەوە ما بوویەوە ئیتر ئەو بوو کیمیاوییا بووی لە گەڕەکەمان گەڕێکی جوولەکانە ئەو ژێرخانەی ئێمە 100 نەفەریتیا شەید بوو کاتێک کە ویستیان دەرچن هاتبوون هەمویان لە ڕێزی یەک لە گەڕکیکانی عشقانە ئەنجا نزیکە لە گەڕکی لای مزگەوتی جمهوری و ڕۆشتن لەسەرەوە هەمویان هاتبوون لە گەڕکیکانی عشقانە لێوا شەید بووبوون بەداخەوە بۆ خۆشت برینداری چەکی منیش خۆشم لە کیمیاوی لە منتقی قەرداغ لە یامە و کاتە چیایی لە چاوم وەلا هەزاریش ئێسەژە لە ژێر چارەسەری تەندروستی ئینشاڵڵا تەندروست باشە بن ئێمە هەمیشە دەڵێن ئەم خەمانە هەرگیز ساڕەش نابن چونکە خەمێکی بەو شوێن هەر جار هەر کات کە باسییان دەکەیتەوە بە تایبەتی باسی ئازیزەکانت دەکەیتەوە ئەوانش کە شەهیدیان نەبێت خۆیان بە خاوەن شەهید دەزانن لەم شار ینی دەکرێت بڵین بە مۆنۆمنتێک و بە چەندین شت قەرەبووی ئەمە ناکرێتەوە هەڵەبجە پێویستی بە دووبارە ژیانەوەیە لێرە دەرونی هاوڵاتیەکان و هەڵەبجەیەکان ئاڵۆزە پێویستیان بە دەرونێکی با بڵین باش هەیە تا چەند هەوڵ دراوە ئەم دەرونە باشە لەم شارەدا فراهەم بکرێت بێگومان ڕاستی من بڵێم هیچ نەکراوە لە سنوورە ئیشکراوە بەڵام میشەکان وەکو پێویست نییە بە حکمیەوەی شارێکە بە تاوانێکی گەورە ئەنجام دراوە کە تاوانی کیمیابارانە کە بە بۆمبی قەدەغە کراوی جیهانی لێ دراوە و بارودۆخەکەیش لەبار نەبوو بارودۆخی سیاسی منتیقەکە یان بارودۆخی سیاسی ناوچەکە لەوانەیە لەبار نەبوو بێکەوە بتوانرێ خزمەتی سنوورەکە وەکو پێویست بێ بۆیە ئیش کراوە بەڵام وەکو پێویست نییە ئەم شارە پێویستە بە دەستێکی گەورە هاوکاری بکرێ و دەستێکی گەورە خزمەت گوزاری تیا ئەنجام بدرێ بە دەستێکی گەورە هەوڵ بدرێ ئاوەدان بکرێتەوە سەر بە دەستێکی گەورە ژیان فراهم کرێ بۆ تاکی شاری هەڵەبجە باشە من بەرنامەکەم بەرە کۆتا دەڕوە بەڵام وەکو ئەندامێکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجان فەقەرێشم بەلاوە گرنگە کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە ئێستادا پێویستی بە ئەبدێتکردنەوە نوێکردنەوە نییە بەڕای جەنابتان بێگومان کە سەرۆکەکەی بەڕێز کاک لوقمان بێگومان پێویستە ئێمە دەواشمان کردووە کە هەوڵ بین کە کۆمەڵە گەنج بێتە پێشەوە بێن کار بکەن و هەوڵبن بۆەوەی کە ئەو گەنجانە کێ بن
چێن ئەو گەنجانە ئێمە خۆمان کۆمەڵەکەمان کۆمەڵەیەکی لە چوارچێوەی کەسوکاری قوربانیانە کە سوکار یعنی ئەوەی کە سوکار دەبێت قوربانیان بێ زیاتر ئەوانەی کە قوربانیان ناوە لە ناو کۆمەڵەکە ئێمە خۆتزانی هەموو چین و توێژێ لە کوردستانە ڕێکخراوەکان کۆمەڵە و ڕێکخراوینی تایبەتی خۆیانە ئێمەش وەکو کۆمەڵی قوربانیان کە لە ساڵی 1992 کە وەکو پێویستێکی ناو شاری هەڵەبجە دەستمان کردەوە بەکارەوە لە هزار لەژێر چەند ناوێک ئیشمان کردووە تا هێناومانەتە کۆمەڵی قوربانیان بەردەوام کارمان کردووە پردێ بووین لە مابین حکوومەتی هەرێم و خەڵکی ناو قوربانیەکان و توانیمانەکە هیچ نەبێت کەمێکیش بێت لە ئازارەکانی و خەڵکە کەم بکەینەوە. مامۆستا حکمەت هیوا دەخوازم هەرگیز بە خەم ناکینەت بینم. سپاس دەکەم، سپاس بۆ ئێوەیش. من بەڕاستی خەم دەخۆم کە هەر هەڵەبجەیەک هەر هاونیشتیمانیەک هەر هاوڵاتیەک خەمێکی هەبێ هەمیشە لە بەرنمەکانی دیکەدا هەوڵ ماوە هاوڵاتیەکان و چین و توێژەکان لە ڕێ بەرنمەکانەوە دڵخۆشی ببەخشینەوە یا لایەنێکی باش بخێنە نێو ماڵەکانەوە. هیواخوازم هەڵەبجەیەکان هەرچۆن هەبێت قۆناغی ئەو خەمەی کە لەم شارەدا هەیە دوورکەونەوە و هەوڵدەن ژیان بکەن ئەتر ژیانکردنەکە بۆ خۆیان دروستیەکەن یاخود لایەنی بەرپرس بۆیان دروستەکە چۆن چۆنیە ئینشەڵڵا خۆی گەورە هەموو لایەکان لە خەم بە دوورەگرێت. ئینشەڵڵا زۆر سپاس کۆتا قسەتان دەبێت. سپاس بۆ ئێوەش. وڵا کۆتا قسەم ئەوەیە ئەم تاوانە بەسەر ئێمە هاتووە هەموو گەلانی دنیا لەسەر تاوانەکانیان بوون بە دەوڵەتیان بنیادنا داوام وایە کە هەمومان بە خەباتێکی کوردایەتی و هەوڵ بین و میلەتی خزمەتی میلەتی خۆمان بکەین و هەوڵ بین ئەوانەی کە زوێر بوون ئاشت بکرێنەوە ئەو خەڵکە هەمووی ئاشت بکرێتەوە و متمانەیە بگەڕێتەوە بۆ بینی حکوومەت و خەڵکی متمانەیە بگەڕێتەوە سەر لە نوێ ئێمەش بە ئاواتەکانی خۆیان بە وەکو گەلانی تر ئێمەش بە داواکاری و بە ببین بە دەوڵەتێکی کوردی. هەوڵ و خەباتی جەنابتان لە ڕابردووتان بۆ کوردستان داوتانە ئێمە بتوانین دەستی پێوە بکەین پارێزراویکەین ئیدامی زیاتری پێ بدەین زیاتر بەرەو پێشەوە بڕوات ئەگەر ئامانجمان ئەمە بێ دەتوانین کوردستانێکی جوان بۆ خۆمان دروستکەین بێگومان ئەگەر وەک دەڵێن بێباک بین یەکترمان نەوێت و یەکترمان قبول نەبێت دڵنیا بەوەش کە هەمان لە دەستی دەدەین. دووبارە سپاس بۆ جەناب سەرچاوم بەخێر بن سەرچاوم چاو گەشت بێت دووربی لە خەم بەڵێ خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاو کات بیسەر بینەرمان بوون. هیوادارم هەموو لایەکتان دوور بن لە خەم دوور بن لە ناخۆشی دوور بن لە نەخۆشی و کوردستان هەمیشە پارێزراو بێ و خوداوی پارێزێت خواتان لەگەڵ بێت.